بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لە ئاستەنگەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانەکەین. بێگومان وەزارەتی نەوتی عراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان چەندین کۆبوونەوەیان کردو بۆی کە نەوت هەناردە بکرێ، بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک لە کاتێکدا لە سەرەتای مانگی دوودا ئەمساڵ ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەو بڕگەی هەموار کردەوە کە باس لە خەرجی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوتەکات کە بە $16 بۆ با بڵێن هەم بەرهەمهێنان هەم خەرجی داینابوو. ئەمە هێشتا نەگەیشتونەتەوەی کە ڕێککەون. گرفتەکان چین؟ یەکێک لەو گرفتانە قەرزی کۆمپانیا نەوتیەکانە کە لای حکوومەتی هەرێمی کوردستانە بێگومان $1 ملیار قەرزی کۆمپانیاکانە حکوومەتی هەرێم داواکات کە حکوومەتی عراق ئەم قەرزە بداتەوە. حکوومەتی عراقیش ناچێتە ژێرباری، ئەڵێ ئێوە نەوتان فرۆشتە و ئێوە عەقدتان لەگەڵا کردوون، پێویست ناکە ئێمە لە کاتێکە ئەوان ئیشان بۆ ئێوە کردووە ئێمە پارەی ئەوان بین. کۆمپانیا نەوتیەکانی کە لەو ئاستەنگ و بربەستانە چیە؟ کۆمپانیا نەوتیەکان داوای ڕێکەوتنی نووسراوەکەن بۆ خرجکردنی شایستە دارایەکانیان چۆن پێیان بدرێت لە پێشەوە بێ، چەند مانگ جارێ بێت، چۆنایی بێ. بێگومان ئەمە ژێشێکێکە لەو گرفتانەی دیکە. باش، بڕی هەناردەی نەوت چۆناییە؟ بێگومان لە ئێستادا هەرێم ئەڵێ یان کۆمپانیاکان ئەڵێن ئێمە ئەتوانین ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بەرهەمهێنین. عراق ڕازی بووە لەم 300,000 بەرمیلە 185,000 هەناردە بکات بە بۆری بینێرە بۆ بەندەری جەیهان. حکومەت داوای کردووە، حکومەت هەرێم 46,000 بەرمیل بۆ پاڵاوگەکان بێ بووی کە لە ناوخۆیان بە حساب سەرف بکرێت. بەمەش ڕازی بووە لە کاتێکە ئەمە بۆ کۆمپانیا حیزبیەکان ڕوا و لە کاتێکە ئەم 46,000 بەرمیلە کە ڕۆژانە ئەدرێت بە پاڵاوگە حیزبیەکان هیچ تەئسیرێکی لەسەر ئەوە نەکردووە یان نایکات کە بانزین هەروەها نەوتی سپی ماڵان بە پاڵپشتی کراوی بدرێ بە خەڵکو و بە شێوازێکی هەرزان بێت. و حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە لەگەڵ داناغاز ڕێکەوتوین کە 69,000 بەرمیل بدەینەوە بەوان لە بەرامبەر هەندێک ئیلتیزامات و هەندێک قەرز کە کەوتۆتە لای حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام بەغدا بەمە تا ئێستا ڕازی نییە. بەمە و بەوە ڕازیە، ئەویش ئێستا لە گرافیکی دوای ئەمە ڕوونیەکەینەوە. باش، عێراق ئەڵێ من ئەو تێچووی کە بۆ بەرهەمهێنان و بۆ گواستنەوەیەکە $16 بەس تێچووی 180,000 بەرمیل نەوت ئەگرمە ئەستۆ. ئەو 46ی کە لە گرافیکی پێشووە باسمان کرد بۆ پاڵاوگەکانە، ئەڵێ منەوە دەرهێنانەکەیشی و گواستنەوەکەشی لە ئەستۆی من نییە، بەڵام هەرێم داواکات عراق تێچووی ئەو نەوتش بدات کە پاڵاوگەکان ڕۆژانە بەکارێن. بێگومان ئەمەش ئەرقەلەیەکی ترە، بربەستێکی ترە کە حکوومەتی عراق ئەڵێ من ناچ بەژێر ئەو بارە. ئەمەی باسمان کرد بێگومان ئاستەنگەکانی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بوون لە کاتێکدا هەموو راپۆرتەکان باز لەوە دەکەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سوود لەوە ئەبینن کە نەوت هەناردە نەکرێت، هەر بە قاچاق بڕوات و لە ماوەی ڕابردوودا هیچ راپۆرتێک بە شەفافی باسی لەوە نەکردووە چەند بەرمیل نەوت بەرەمە هاتووە، چەند فرۆشراوە و لە چ پرۆژەیەکە و لە چ شوێنێکی ئەم هەرێمی کوردستانەدا خەرج کراوە.